والله عزم کرد بەشداری بکەم لەو پرۆژەیە یەکەم لە بۆ خۆم دومیش لە بۆ خەڵکی لەو کەسانێک کە مەسەلەن دەرێن توانامە زعیفیان مەسەلەن پێمان ناکرێن یا مەسەلەن کێواتان پێ نەک بە من هاي مەسەلەن بەشداری ناکەم مەسەلە پاسانی تۆ مەسەلەن یان دەری ئیشم هەیە یان تااقەتم یان مەسەلەن ئیشم زۆرە یان مەسەلەن دەرێن نەخۆشم ئاز دەکەم بەشدار ینی بمە هەندێک لەو خەڵکی ئەو خەڵکانێک کە مەسەلەن پاساویان هەیە لەکوێوە بەشداری کردو هاتی لە هەولێر هاتوو لە هەولێر هاتووی بۆ ئێرە بەێ بەتایبەت بۆ تاقیکردنەوە بەێ ڕێگە دوورەت بڕیوە چی وای کردووە ینی ئەو هەموو ڕێگە دوورە ببڕێ بەشداری کۆم لە بە خۆم و لە بە خەڵکی ینی هەم یان بتان هەندێک لە بە خەڵکی کە بتوان خەرک بەشداری بکات مەسەلەن لە پرۆژەیەوە لەمانە چەندێکێت تقریبا 6 سال جگە لە سوورەتی سەجدە سوورەتێکی تر لەبەرە بخۆم لە ملکەی کوردستان لە تحفیز قورآانی مە لە بەرکردنی قورآانی لە مەرحلەیەکم تاوا کردیان ئێستا خەرکی مەرحلە دوومە ئەو سال بێتە لە مەرحلە دوومە ینی لە 5 زوی ئاخیر من لەبەر کردیان ئێستا خەرکی 5 ترین لە پاش ئەوەی دێت بە تازەگی لەم ساڵانەیە ئەوە زیاتر خۆت سەرقاڵ کردووە بە ئارێوەڵە ئەوش کابراایەک بۆ هاندەرم لە تەلەڤیزیۆن دیتم لە تەلەڤیزیۆن دیتم کە مەسەلەن زۆر بێتاقەت بوو زۆر مەسەلەن یختیار بوو کە مەسەلەن بەشداری کرد توانی هەموو قورئان لەبەرکاتن گوتمانە ئەوەی پێکوتمانە دەتوانین لەبەرکە قورئانی هەمیش خۆم ئامادە کرد و خۆم شێوەی گوتی خڕ کردەوە لەبۆ ئەو مەسەلەی پێشەوە ینی خەریکی لەبەرکردنی قورئان و فرمودەکان نەبوو ینی پێدوا بوو کە ناتوانانی لە ڕووی تەمە من ینی حەزم دەکرد مەسەلەن بەخۆم قورئان دەخوێن ئەوم دەکرد بەس مەسەلەن ئەو بۆ هاندەرێکی باش لەبم بەڕاستی تقریبا 190 باشە ئێستا ینی بە دەرفەتی زانمە پرسیارە بکەم پێیان چییە بۆ ئەوانەی کە تۆ لە ڕێگەی کەسێکەوە ئەوە قسەیەکی کردووە بووە بە هاندان بۆ تۆ تۆ چی بەڵە لە تەلەڤیزیۆن بینیت قورئان لەبەر کردو باشە ئێستا بەوانی کە لە تەمەنی تۆیان دەتەوێت لێرەوە چیان پێ بڵێ بۆی کە ببێ بە هاندان بۆیە والله من هیوادارم هەم ئەوەی بتوانی مەسەلەن بەشداری هۆشی بیری هەوی بەشداری بکاتن ینی تەمەەن ڕێگر نەبی مەسەلەن نەبوونی ڕێگر نەبی مەسەلەن سەرقال مەسەلەن مەشغوڵێتی سەرقالی بوونی ئیش و کاری دنیا ڕێگر نەبی لەبەری ڕێگر هیچ شتێک نە بەس تەنها بە خۆت زود بکەیت بەس ئیراد هەبیتم بەس ئەوە هیچ شتێک ڕێگر نییە بەس یان بە خۆت مەسەلەن ئیمانەکەت تۆ زەکابی و مەسەلەن بتوانی بەشداری بێ و ینی ئیرادەت ئیرادەت هەبیت و مەسەلەن بتوانی هیچ شتێک ڕێگر نییە بەس تەنها وچۆ گوت بتەوێتن باشە ینی ئەم تاقیکردنەوەی خەڵاتیشی بۆ دیاری کراوە زیاتر تۆ بیر لەوە کردو خەڵاتیشی تیایان هەر والله حەزم لە خەلاتەکەیە بەس زانین زیاتر حەزم لە بەشداریکردنەکەیە خەلاتەکەش نەبی چکە ئێستا من هاتیمە نەبێ باشە هیچ مشکلم نییە من هاتیم ئێستا بەشدارێک لە بەشداریکردنەکەی باشە لێ بەسەر خەلاتەکە بینیان نەبیت ینی بەخۆم ئێستا لەسەن پرۆژکەوە بەشدارم کردیە ئەو سار لە خولی هاوینێ 50 حەدیثمان حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم 50 حەدیثمان لەبەر کرد بە پلە 2 دەرچووم پار بە پلە 2 دەرچووم لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم 50 حەدیثمان درایە الحەمدولله